بینەرانی بەڕێزم کاتەوە هەموو کاتێکتان شاد و کامەران لە ستۆدیۆی کراوەی کوردستان 24 لە ڕۆژی نزای جیهانی لە هەولێری پایتەختەوە لەگەڵتانین. میوانێکی ترمان هەیە بۆ ئەم کاتە ئەوی زۆر بەڕێز ئومێد جاف ئەندامی ڕێکخراوی ئاشتی جیهانی. کاک ئومێد زۆر بەخێر بوون بۆ ستۆدیۆی کراوەی کوردستان 24 سوپاسدانەکەین بۆ بەشداریکردنتان لەگەڵ کادری کەناڵی 24 عزیز و خۆشەویست. زۆر سوپاس. کاک ئومێد بۆ خۆ دەزانی هەرێمی کوردستان دەوڵەت نییە، بەڵام وەکو دەوڵەتیش معاملەی لەگەڵ دەکرێت. ئێستاش کە ئەم ڕووداوە ئەم حەدەسە مهمە هەیە، ڕۆژی نزایی نیشتیمانی زیاتر لە 400 میوان هاتووە و بە سەرپەرشتی سەرۆک بارزانیشە. ئەم سەقامگیری هەرێمی کوردستان و ئەم ڕۆژی نزای نیشتیمانیە چواتایەکی هەیە بۆ عێراق و بۆ ڕۆژهەڵاتێکی ناوەڕاستی ناسەقامگیر و پڕشەڕ و پێکدادان. زۆر سپاس. بەڕاستی ئەمڕۆ کوردستان لەسەر خاریتی هەموو جیهان شتێکی تازەیە و وەکو جەناب فەرموو بەس حکومت نییە، بەس هەموو مواسەفاتی حکومەتی تێدایە، هەموو دەوڵەت نییە بڵێ. بەڵێ وەکو دەوڵەت. بەڕاستی هەموو چاوی جیهان لەسەر کوردستانە لە هەموو شەرق ئەوسەط، چونکە کوردستان تاکە شوێنێکە پێکەوە ژیانی تایە، ئاشتی تایە و هیچ کێشەیەکی دینی و قەومیمان نییە. ئێستا پێویستە کوردستان بچێتە سەر ئەو ڕێگایە کە بۆ دەوڵەت بوون بێ. مەوزوعی ئینتەرنەشنال برێکفاست کوردستان ئێستا لە هەموو جیهاناوە شتێکی باوە. بەڕاستی ئێمە وەکو لە دەرەوە چەندەها جار بەشداریمان کردووە و باسی کوردستانمان کردووە، ئەمڕۆ بە زەرورمان زانی پێمان باش بوو هەموو ئەو ڕێکخراوانە و وڵاتانە کە باسی بۆ کراوە لە دەرەوە بیانهێنین بۆ کوردستان بە سوپاسەوە بە سەرپەرشتی بەڕێز مەسعود بەرزانی کە بە سوپاسەوە ئامادەبوو بوو ئەو ڕاستیان پێپشانێن بۆیان باسکەین لە زاری ئەو خەڵکانی کە لە کوردستانەژی ئەم پێکەوە ژیانیەی کە نمونەیەکی جوانی عێراقە بەڵام لە کوردستانە. زۆر باشە. کاک ئومێد ڕۆژی نزای نیشتیمانی لە زۆر وڵاتی تریژەکە لێر ئەمریکاش بۆ خۆ دەزانی مێژوویەکی دوور و درێژیە، بەڵام لەوێ تەنها یەک ئاین بەشداری کردووە کە ئاینی کریستیانە. ئەمەی ئێمە لە کوردستان تەواوی ئاینەکانە، موسڵمانە، کریستیانە، ئێسدیە، کاکەیە، هەمووی ئەمەیان چواتایەکی هەیە. ئەو ڕاستیە بوو کە ئێمە لە بوو خەڵکمان باسە کرد، ئێمە بە پێچەوانەی ئەو وڵاتانەین. ئەو وڵاتانە تەسەوریان نەیە کرد کە شوێنێک هەبێت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە ئەو ڕاستیەی هەبێ بتوانێت ئەو پێکەژیانە. بۆیە زۆر زەرور بوو ئەمڕۆ بۆ هەموو جیهانمان سەلماند کە کوردستان وڵاتی پێکەوەژیان فرد ئاینی فرێنەتەوەییە و ئەوە بەڵگەیە کە بۆ خەڵک ئەو قسانی کە سەرۆک مەسعود بەرزانی و ڕێزدار کاک نەچیرەڤان بەرزانی و کاک مەسعود بەرزانی هەموو کاتێک کە باسییانە کرد لە کۆمەڵی نێودەوڵەتیە ئەمڕۆ هەمویانمان هێنا بۆ ئێرە بە سپاسەوە ئەو ڕاستیان بۆ شەڕەکردن، چونکە ئێمە تاکە وڵاتێکین، ئەو هەموو ڕنگانەمان هەیە، ئەو هەموو دینەمان هەیە. وەکو جەنابەت فەرموو شوێنان بەس یەک دینە، ئەگەر زۆر بێ دوو دینە، هەر یەک دینە و دوو مەزهب بێ، بەڵام ئێمە لە کوردستان ئەو هەموو دینە جیاوازمان هەیە و هەمووش بە یەکەوە ژین و خیتابەکەی هەمووشیان ئەگەر جەنابەت سێر کرد هەمویان بە سوپاسەوە باسی دەوری سەرۆک بەرزانیانەکە. زۆر باشە. کاک ئومێد یعنی ئێستا ئەم ڕۆژی نزای نیشتیمانی لە بواری حتمما ڕنگدانەوەی دەبێت، بەڵام دەمەوێت بزانم لە بواری سیاسی، لە بواری دیبلۆماسی، ئەو جا لە بواری ئابووریش چی کاردانەوەیکی لەسەر هەرێمی کوردستان دەبێت، چۆن هەرێمی کوردستان جارێکی کە بە گەورەی دەباتەوە ناو کۆمەلگای نێودەوڵەتی. لە بواری سیاسی خۆتەزانی ئەمڕۆ مشکلی هەموو جیان مشکلی دیانەتە. ڕاستە شەڕ لە چەندها شوێن هەیە لەسەر مەوزوعی هەمووی ئاینیە ئاینیە، بەڵام ئەمڕۆ ئەوە لە باری سیاسی و هەموو دنیایان سەلمان ئێمە لە خاکی کوردستان لە هەرێمی کوردستان ئەو مشکلەیەمان نییە. ئەوە لە بواری سیاسی. لە بواری ئابووریان هەموو جیهان کە سەقامگیری و ئاشتی هەبوو، هەموو سەرمایه‌دارەکان ڕووەکەن ئەو شوێنەی کە سەقامگیری هەیە. ئەمڕۆ هەموو ئەو کەسانی کە خاوەنی دیانەتەکان و سەرکردەی دیانەتەکانن خۆیان بە زمانی خۆیان لە کۆنگرەکە باسی پێکەوەژیانیان کرد و زۆر بەیان وتیان نمونە لە هەموو شەرق ئەوسەتا نییە وەکو کوردستان. ئەوە لە بواری دەوڵەتیە ئێمە بەڕاستی بە حقیقەت ئێمە بەس چوارچێوەکەمان دەوڵەت نییە، بەس کار و ڕفتاری
حکوومەت هەرێمی کوردستان بە علااقاتمان بە سەرۆکانی وڵاتان کە دێتە ئێرە ئەو خەڵکانە و ئەو دۆستانەی کە لە دەرەوە بۆمان باسەکردن ئەمڕۆ هاتن خۆیان بە چای خۆیان بینیان دەوڵەتمەداری کوردستان حەق خۆیەتی. باش کاک ئومێد ئەگەر وەکو دوا پرسیاریش بێ بە تۆزێک ئەگەر لە بابەتەکە دووریش ناکەوینەوە هەر پەیوەندی پێوە هەیە ئێستا دانوستانێکی زۆر گەورە لە نێوان ئێران و ئەمریکا هەیە سەبارەت بە ئەو جەنگەی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست وەکو خۆشتان ئاماژەتان پێیان جەنگێکی ئاینیە بمانەوێ نەمانێت پێ دوایە ڕێکەوتن یان ڕێک نەکەوتنی ئەم دوو وڵاتە کاردانەوەکانی لەسەر ڕۆژهەڵاتی ناوەڕاست چۆنە بێگەر بە کورتیش وەڵام دێت و مسپاس ڕاستی ئەوە شتێکی حتمیە عێلاقە ئەو دانیشتانی لە بینی ئەمریکا و کەنەدا هەموو ئەمریکا ئێران بەڵێ هەموو شتێکە گۆڕێت و ئێران من لەو باوەڕام ئێران یەتە سەر ژێرباڵی داواکارەکانی ئەمریکا چونکە سەرۆک ترامپ جێگای سوبعەت نییە هەر قەرارێک بدا بڕوا بکە جێبەجێیەکە ئێرانیش وەزعی تەواو نییە پێویستی بە ئیسراحەت یعنی دوجار گۆڕانکاری گەورە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست دروست دەبێت بەڵێ سەرەتاکەی لە غەزەوە بوو کۆتایەکەی لە ئێرانە بێ پێ دوایە ئەمە بە قازانجی کورد دەشتێتەوە طبعاً کورد دەورێکی ڕئیسیە بێ و مەسلحەتی کوردی زۆرتیا بێ باش ئەوە سەقامگیری ناوچەکە بۆ ئێمە زۆر زەرورە و ئێمە هەردەم کورد و کوردستان پێخۆشحاڵ بووە شتەکان بە ئاشتی کۆتایی بێ و ئێستاش ئەمریکا و ئێران ئەیانە بە ئاشتی کۆتایی پێبێن زۆر باشە زۆر بەڕێز ئومێدجا ئەندامی ڕێکخراوی ئاشتی جیهانی گەلێک سوپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵماندا ستۆدیۆی کراوەی کوردستان 24 گەلێک سوپاس بۆیەوە سپاس بۆیەوە سەرچاوم بەڵێ بەڕێزانم دیدارشمان لەگەڵ بەڕێز ئومێدجا ئەندامی ڕێکخراوی ئاشتی جیهانی لێرەدا کۆتایی دێت تا دیدارێکی نوێ شاد و بەختەوەر بن.